ئەگە هیچ نەبیتی ناوی دکتۆرە چ شتێکی تابیتن. حەسەن محەممەد گۆڕەزی مامی مەزهەر حەمەدەمینە ئەو کەسەی لەلایەن وەزارەتی تەندروستی وەک یەکەمین حاڵەتی گیان لەدەستدان بەهۆی تایخوێن بەربوون لە هەرێمی کوردستان ڕاگەیاندرا. لە کاتێکدا هیچ ڕێکارێکی تەندروستی بۆ کەسوکار و دانیشتوانی گوندەکەیان نەگیراوەتە بار کە سوکاری گومان دەکەن کوڕەکەیان بەهۆی نەخۆشی تایخوێن بەربوون گیانی لەدەستدا بێت. یەکەم جار بردمانە تەواری خەلیفان نەخۆشخانەی خەلیفان ڕۆژێکمان لەوێ لێ ڕۆیشت بردمانە ئاشتی شەوەکەی ڕۆژێکشمان لەوێ لێ ڕۆیشت ئەوە دوان بردمانە ڕزگاری ڕۆژێکمان لەوێ لێ ڕۆیشت بیانیکەش هەم بردمانەوە بردمانە ڕۆژ ئاوای بردمانە لالاوی 5 ڕۆژ نەخۆشەکەم تەنها لە نەخۆشخانەکانی گەشتە چیەی پێکرایە لۆ ئەوەی زیاتر ئازار بچێژی هەتا وەفاتەکە دەستی پێکرایە نەخۆشخانەکانی هەموو کردە دوای ئەوەش وەزارەتی تەندروستی تا ئێستا لە هەموو ڕۆچیەوە ئەمەی پشتگوێ خستە نە پشکنینەک نە هیچی بۆ ئێمە نەکردووە سەردانیشی نەکردوین تەنها یەک شتی کرد نەخۆشەکەی منی لە چاودێری چڕ بێ چاودێری لە لالاف حەسر کرد تا گیان لە دەستەدا تەنها ئەوەندەی بۆ من کردووە هیچی نەکردووە. دوای 48 سعات گیان لە دەستدانی و 24 سعات بەسەر ڕاگەیاندراوەکەی وەزارەتی تەندروستی تێپەڕیوە. هیچ لیژنەیەکی تەندروستی بە بەدواداچوون و پشکنینی کەسوکاری و بەرکەوتوانی ئەو هاوڵاتیەی بەهۆی نەخۆشی تای خوێن بەربوون گیان لە دەستدا سەردانیان نەکردوون. ئێستا دانیشتوانی گوندی گۆڕەس بۆ دڵنیابوونەوە لە تەندروستیان تووشید لە ڕاوچێبوونە لە کاتێکدا هەمویان خاوەنی مەڕ و ماڵاتن لە گوندەکەیان. پێویست بوو کە ئێمە ئاگادار بکرێنەوەکو خانەوادەی ئەو مامەستا بەڕێزە کەواجانی لەدەستدا کە پێیان ڕابگەیاندا باین پێشەوەی بڵاو بکرێتەوە بڵێن ئەم مامەستای ئێوە بەم نەخۆشیە وەفاتی کردووە و بەم نەخۆشیە مردووە بۆ ئەوەی هەم خەڵکی گوند و هەم خەڵکانی تریش ئەگەر ئەم نەخۆشیە ئەوەندە ترسناکە ئەوەندە خراپە لەسەر هاوڵاتیان و لە هەرێمی کوردستان پێویستە خەڵک ئاگادار بکراوە بۆ ئەوەی کەوە چارەسەرێکی چاکتر و باشتری بکرابە. مەزەر محەممەد ئەمین دانیشتووی گوندی گۆڕەزی ناحیەی خەلیفان بووە لە سنووری سۆران لەدایکبووی ساڵی 1999 و پیشەی مامۆستا بووە لە گوندەکەیان خاوەنی 2 منداڵە و هاوسەرەکەشی 2 گیانە. لە ماوەی نەخۆش کەوتنی ئەو مامۆستایە 6 نەخۆشخانەی پێکراوە بەڵام تا دوای گیان لە دەستدانی نەزاندراوە هەڵگری نەخۆشی تای خوێن بەربوون بووە. عوسمان کورسات نیوز گوندی گۆڕەس لە سنووری ناحیەی خەلیفان.